بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵایەمەتان لەبێت ئەم کاتەم و کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساغ و تەندروستێکی باشتان هەبێت. بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاویگەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا باز لە سامانی ماسی دەکەین لە هەرێمی کوردستان هەڵبەت کە گۆشتی ماسیێکێکە لە باشترین جۆرەکانی گۆشت و کاریگەری و سوودێکی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە. بەڵام ئایا سامانی ماسی لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ بەرهەمەکەی لە چه ئاستێکدا؟ ئایا توانراوە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان پڕ بکاتەوە و توانراوە بەرهەمەکە هێندە زۆر بێ هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکات و بگاتە قۆناغێکی خۆشیێنی و لەگەڵ ئەوەشدا باز لا کێشە و گیرروگرفتەکانی بەردەم پرۆژەکانی بەخێوکردنی ماسی دەکەین بزانین ئایا ئەو کێشە و گیرروگرفتانە چین لە بەردەم پرۆژەکان و لە بەردەم خاوەن پرۆژەکاندا بۆ ئەوەی کە هۆکار بۆ بۆی کە نەتوانن بەرهەمی ماسی لە هەرێمی کوردستاندا زیاتر و بەرزتر بکەنەوە. لەگەڵ ئەوەشدا پلانی وەزارەتی کشت و کاڵ لەو بارەیەوە چی دەبێت، چه ئامادەکاریەکیان کردووە، چ پلانێکیان هەیە لە داهاتوودا بۆی کە سامانی ماسی گرنگێکی زیاتری پێ بدەن و بەرهەمەکان زیاد بکەن و هەناردەی وڵاتانی دەرەوەی بکەن. ئەمە بابەتی سەرەکی ئەم ڕۆمانە لەگەڵ دوو میواندا گفتوگۆ دەکەین. سیروان سعید کە بەڕێزیان بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشت و کاڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک سیروان سڵاو لێبێت و سپاس بۆ ئەم دەرفەتە کە لە بەرنامەکەدا بەشدار دەبیت. سڵاو لە بەڕێزتان و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. زۆر سپاس. میوانی دووەممان کاک مەریوان وەلی عەبدی کە بەڕێزیان خاوەن پرۆژەی ماسی هەڵواسراون لە هەرێمی کوردستان، ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە تەختەخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک مەریوان بەڕێزیشتان سڵاوتان لەبێت، سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ پێشەوەی کات دەست بە گفتوگۆکانمان بکەین دەچینە گرافیک هەندێک ئامار و زانیاری لەسەر سامانی ماسی لە هەرێمی کوردستاندا دەخێنە ڕوو، دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم کە باس لە سامانی ماسی دەکات. لە هەرێمی کوردستاندا پێداویستی ناوخۆ نزیکی 10,000 تەن دەبێت، واتە بە 10,000 تەن دەتوانێت پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان لە سامانی ماسی پڕ بکاتەوە. بەرهەمی ناوخۆ لە 160 واتە لە 160 توانراوە کە بەرهەم بهێنێت و هاوردا کە لە دەرەوەی کوردستانەوە دەهێنێت لە 140 لە باشوور و ناوەڕاستی عێراق و لە وڵاتی ئێرانەوە دەهێنرێتە هەرێمی کوردستان. دەچینە گرافیکی دواتر کە باز لە پرۆژەکانی سامانی ماسی دەکات. 411 پرۆژێ هەیە کە مۆڵەتدارن، واتە مۆڵەتیان وەرگرتووە و نزیکی 1,000 پرۆژەی بێمۆڵەتیش هەیە و بەندە و ڕووبارەکانیش بە هەمان شێوە دەتوانێت ماسی لێڕاو بکرێت. دەچینە گرافیکی دواتر توانای بەرەمهێنان مۆڵەت پێدراوەکان ئەو پرۆژانەی کە مۆڵەتیان وەرگرتووە کە لە گرافیکی پێشتردا ئاماژەمان پێدا 411 پرۆژەی مۆڵەت پێدراو هەیە. توانایان هەیە کە 3,500 تەن لە ماسی بەرهەم بهێنن و تێکڕای بەرهەمی کوردستان بە گشتی نزیکی 6,500 تەن بۆ 7,000 تەن دەبێت لە ساڵێکدا. دەچینە گرافیکی دواتر کە باس لە جۆرەکانی ماسی دەکات. لە هەرێمی کوردستاندا دوو جۆر زیاتر بەرهەم دەهێنرێت، کارەب و سەلەمۆن. کاک سیروان لە بەڕێستەوە دەست پێ بکەم، ئەم ئامارانە هەڵبەت وەکو تێکڕایەک وەرگیراوە، ڕەنگە لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر گۆڕانکاری بەسەردا بێت و گۆڕانکاری بەسەر ژمارەکاندا بێت، چ لە خواست و پێداویستی هاوڵاتیان چ لە بەرهەمی ماسی لە هەرێمی کوردستاندا. ئەگەر باز لە ئامارێک بکەین بۆ ئەم ساڵ یاخود ئەو ئامارانەی ئەم ساڵ چیمان پێ دەڵێن؟ ئایا بەرهەمی ماسی بۆ ئەم ساڵ باش بووە، بڕەکەی باش بووە، پێداویستی هاوڵاتیانی پڕ کردوێتەوە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ
سەبارەت بە پرۆژەکانی سامانی ماسی لە هەرێمی کوردستان ئەو داتایانەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد داتاکان دوا داتای بەڕێوەبەرایەتیەکەمانە کە گەیشتوەتە دەستی بەڕێستانەوە 411 پرۆژەی مۆڵەتدارمان هەیە کە مۆڵەتی فەرمیان وەرگرتووە بە پێی ڕێنماییەکان بەرهەمەکەیان نزیکەی 3500 تەن ماسیە لە ساڵێکان. بەڵام پرۆژەکانی بێمۆڵەت لەبەر ئەوەی هیچ داتایەکی فەرمیمان نییە بەڕاستی ناتوانم بڵێم ژمارەی ئەوەندە کە بەڕێستانی شارەتان پێداوەتان 1000 پرۆژە 1000 پرۆژەکە ئەوە ناتوانرێت بکرێتە بنمایەک بۆ دانانی ژمارەی پرۆژەکان لەبەر ئەوەی بەبێ ڕەزامەندی ئێمە و بەبێ پابندبوون بە ڕێنماییەکان ئەو پرۆژانە دروست کراوە. بەڵێ کەواتە ئەکرێت لە 1000 پرۆژە زیاتر بێت. بەڵێ ژمارەکە ناتوانم بە هیچ شێوەیەک باسی بکەم بەس دەزانم زۆر لە ژمارەی پرۆژە مۆڵەتدارەکان زیاترە. باشە ئەی لە ڕووی بەرهەمەوە کاک سیروان چۆنە ئەگەر ئەو پرۆژانی کە مۆڵەتدارن بەرهەمەکەیان بەو شێوەیە بێت کە لە ئامارەکەدا باسمان کرد و دەڵێ پرۆژە بێمۆڵەتەکان لەو پرۆژانی کە مۆڵەتیان هەیە زیاترن دەکرێت بەرهەمەکانیشان بە هەمان شێوە لە پرۆژە مۆڵەتدارەکان زیاتر بێت؟ بێگومان ژمارەی پرۆژەکان هەروکوتمان زیاترە و بەرهەمەکەشیان زیاترە وەکو داتایەکی بڵێن نافەرمی دەتوانین بڵێن بەرهەمی پرۆژەکانی بێمۆڵەت لەگەڵ بەرهەمی ڕاوکردن لە بەنداوەکان بە تایبەتی بەنداوی دوکان و بەنداوی دەربەندیخان و بەشێک لە بەنداوی مووسڵ کە سەر بە پارێزگای دهۆکە بەرهەمی ئەو سێلایەنە دەتوانین بڵێن لە بەرهەمی پرۆژە بە مۆڵەتەکانی زیاترە کە تێکڕای بەرهەمی هەرێمی کوردستان نزیکەی 6500 بۆ 7000 تەن دەبێت لە ساڵێکە. ئەمە سەبارەت بە بەرهەمەکان ئەی سەبارەت بە پێداویستی هاوڵاتیان ئەوش بە هەمان شێوە لە ساڵێک و بۆ ساڵێکتر گۆڕانکاری بەسەردا دەدیان چی کاریگەری دەبێت لەسەر خواستی هاوڵاتیان بۆ ماسی کەوا بکات پێداویستی هاوڵاتیان زیاتر بێت و نەتوانێت ئەو بڕا لە هەرێمی کوردستاندا بەرهەم بهێنرێت؟ خواستی هاوڵاتیان بەڕاستی لە ساڵ بۆ ساڵە گۆڕێت. خواردنی ماسی ناتوانرێت بە خواردنێکی سەرەکی لە وڵاتی ئێمەدا بنرێت لەبەرەوە دەکەوێتە سەرباری ئابووری هاوڵاتیان. ئەو ساڵانەی کە تێبینیمان کردووە گەر موچە بە شێوەیەکی ڕێکوپێک دابش بکرێت و کێشە نەبێت لە بوونی موچەیە داواکاریش لەسەر ماسی زیاتر دەبێت. هەروەها ئەو پرۆژانەی کەوا بەرهەم دەهێنن لە کوردستان توانیویانە تا ڕادەیەک ئەو پێداویستیە پڕ بکەنەوە کە دەکاتە نزیکەی لە 65 بۆ 70 لە سەدای بازاری هەرێمی کوردستان پڕ دەکەنەوە. ئەمەش بە مەوسمەکانیش دەگۆڕێ بێگومان لە وەرزی زستانە پێداویستی زیاترە لە وەرزی هاوین کەمتر دەبێت لەبەرەوە ناتوانین بڵێن سەرجەم مانگەکان یاخۆدا و داتانەی دەلێن بۆ هەر مانجێک یا بۆ هەر ساڵێک گۆڕانکاری بەسەرا بێت. دەستخۆش کاک سیروانە چینە لای کاک مەریوان. کاک مەریوان بە پێی و ئامارانی کە خستمانە ڕوو ئامارەکانی وەزارەتی کوشتتوکاڵ کە ساڵانە دەیخەنە ڕوو باسەوە دەکات کە هەرێمی کوردستان تا ئێستا توانیوێتی لە 160 پێداویستی ناوخۆ لە بەرهەمی ماسی پڕکاتۆ لە 140 پشت بە هاوردە دەبەستێ. بەڕێستان وەکو خاوەن پرۆژەیەک پێتان وایە ئەو ئامارانە ڕاست بێت یان پێتان وایە کە بەرهەمی ماسی توانی بێتی بەشی پێداویستی ناوخۆ هەرێمی کوردستان بکات؟ بەڵێ وەڵایی بە پێی و ئامارانەی کە وەزارەتی کشتتوکاڵ و کە حکوومەتی هەرێمی کوردستان داویانە ئەمن پێم وانیەوە ئامارانە 100% ڕاست بێ لەبەرەوەی ئێمە پرۆژەیەکی هێزگار زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان بە مۆڵەت و بێ مۆڵەتیش ینی داهاتۆ تەمەشای شارەکانی کە هەرێمی کوردستان بکە بە تایبەتی تەقتەق و دەوروبەری و منتیقەی ڕانیە و سەر و چاوە و هەموو منتیقانەی کە ماسی بەخێو دەکەن پرۆژەیەکی هێزگار زۆری تێدایە. ئەمن پێم وایە کە دەتوانین ئێمە ئەگەر حکوومەت هاوکار بێت یارمەتی ئەو خاوەن پرۆژانە بدا دەتوانین ئێمە کە بەشی ناوخۆ پەیدا بکەین و دابینی بکەین بەس ئەتۆ بەڵێ ئەتۆ حکوومەت هیچ هاوکاریەکی خاوەن حەوزەکان و خاوەن پرۆژەکان ناکات بۆیە ینی وردە وردە خەریکە پرۆژەکان ڕوو لە ناوچوون دەچن و
و حکومەت یاریێمی کوردستانیش پەنا بۆ دەبا کە لە دەرەوە یاریێمی کوردستان هەناردەی ئەو ماسی و ئەو بەرهەمانە بکات کە ئەوەش زەربەیە کە بە خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان دەکەوێت. بەڵێ کەواتە بەرهەمی ناوخۆیی لە بەرهەمی ماسی هەناردەی دەرەوەی کوردستان دەکرێت؟ ئێوە خۆتان وەکو خاوەن پرۆژەیەک هەناردەی دەرەوەیەکەن؟ کاک مەریوان؟ دیارە کاک مەریوان گوێبیستی دەنگی من نییە تا هاوکارانم گرفتەکە چارەسەرەکە لەگەڕێم ئەلای کاکسیروان. کاکسیروان کە بازت لەوە کرد کە پرۆژەکانی بێمۆڵەت دەکرێت زۆر زیاتر بێت لەو پرۆژانی کە مۆڵەتیان وەرگردووە. ئەی کەواتە لە ڕووی یاساییەوە هیچ ئیجرائاتێک، هیچ سزایەک، هیچ لێپرسینەوەیەک ناکرێت لەو پرۆژانی کە بە بێمۆڵەت کار دەکەن؟ بێتە سەرڕاستی یاسایەکی یاسای 38 ساڵی 1976 کە تاوەکو ئێستا یاسایەکی بەرکارە سەبارەت بە سامانی ماسی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش. بەپێی ئەو یاسایە بێ دەبێ هەر خاوەن پرۆژەیە کە پرۆژە بک بەبێ مۆڵەتەکەی فەرمی ئەو پرۆژەیە دابخرێت و ئجرائاتەکانی کە دەکرێت لەسەر تێچووی خاوەن پرۆژەکە بێ. بەڵام لە حەقەتدا لە هەرێمی کوردستان لەبەر کەمی پرۆژەکان و لەبەر مراعاتکردنی باری یابووری هاوڵاتیان تاوەکو ئێستا و ئیجرائاتە توندانە نەکراون و هەروەها پێداویستی بازاریش زۆر لەوە زیاترێ لە کە پرۆژەکانی مۆڵەتدار بەرهەم بهێنرێت لەبەرەوە چاوپۆشیەک لەو بابەتە کراوە. بەڵام بەپێی یاسابێ ئەوان سەرپێچی کارن و پێویستە سزا بدرن. بەڵێ باشە کاتێککە کەسێک یاخود خاوەن پرۆژەیەک دەیەوێت پرۆژەیە یا بڵێ مۆڵەتێک وەربگرێ لە لای ئێوە، کاکسیروان پێوەرەکانی ئێوە یاخود مەرجەکانی ئێوە چی دەبێت بۆەوەی کە کاتێک کە کەسێک داوای دروستکردنی پرۆژەکەدا ئێوە مۆڵەتی پێ بدەن؟ ئێمە سەرەتا لە ساڵی 2010 ڕێنماییەکمان دەرکرد، ڕێنمایی ژمارە 13 لە ساڵی 2010 کە هەندێک ئاسانکاریمان کرد و بۆ زیاتر ڕووکردنە دروستکردنی پرۆژەکانی بەخێوکردنی ماسی. بەڵام تا ساڵی 2021 هەندێک لە کەم و کوڕیەکانی ئەو ڕێنماییەشمان بەرچاوکەوت کە ڕۆژانە تووشی دەبووینەوە. بۆیە لە ساڵی 2021 ڕێنمایی ژمارە 9مان دەرکرد کە چارەسەری زۆربەی ئەو کێشانەی کردووە کە پێشتر هەبوو و ئاسانکاریەکی زۆرمان کردووە بۆ دروستکردنی پرۆژەکان بە شێوەیەکی فەرمی. باشە دەگەڕێمەوە لای بەڕێزت کاکسیروان با بچینە لای کاکمەریوان. کاکمەریوان پێشان ئاماژەت بەوەدا کە وتت بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان لە ماسی هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت. بەڕێستان وەکو خاوەن پرۆژەیەک بەرهەمی ماسی یاخود ماسی دەنێرنە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ناوەڕاست و باشووری ئێرە؟ بەڵێ دەنێردرێت بۆ باشووری عێراق و لە ئێرانیشەوە، ینی لە وڵاتانی دراوسێشەوە ماسی دێنە هەرێمی کوردستان. لە کاتێکا وەزارەتی کشتتوکاڵ بەڕێز بێگەرخان کە بە کتابی فەرمی ینی مەمنوعی کردووە کە ماسی بە مەرزەکاندا بێتە ناوە، لە بەرامبەردا تەمەشا دەکەی لە تەنیشتەکەی و بە قاچاق ماسی لە ئێرانەوە دێنە هەرێمی کوردستان کە ئەوەش ینی زەربەیەکی یەجگار زۆری لە خاوەن حەوزەکان و خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان داوە. بەڵێ کێ دەڵێن ماسی ناوخۆ بەشی ناوخۆ ناکات و داهاتی ناوخۆ پڕ ناکاتەوە. لە کاتێکدا ئەو قسەیە تەواوە کە حکوومەتی هەرێم بێ هاوکاری ئەو خاوەن پرۆژانە بکات، بزانە دەتوانن کە بەشی ناوخۆ پڕ بکەنەوەیانە. بەڵام ئێستا هیچ هاکاریەک ناکرێتەوە بگرە ڕێگریش دەکرێت لە ئیشکردنیان و ینی بۆیە ناتوانین ئێمە ئەو بەرهەمەی کە دەمانەوێت بەرهەمی بێنین. بەڵێ باشە کاک مەریوان، جگە لە ڕۆتیناتی وەرگرتنی مۆڵەتەکە یاخود تازەکردنەوەی مۆڵەتەکە ئەو پرۆژانی کە مۆڵەتدارن لەگەڵ ئەو پرۆژانی کە بێمۆڵەتن چ جیاوازیەکیان هەیە؟ هەڵبەت لە بڕی بەرهەمەکەشانە، بەڵام لە ڕووی ساختکردنەوەی بەرهەمەکەەوە هیچ جیاوازیەکیان هەیە بگوترێت کە ئەم پرۆژانی کە مۆڵەتیان هەیە بەرهەمەکانیان زووتر و باشتر ساخ بکرێتەوە بۆ بە بەراورد بۆ پرۆژانی کە مۆڵەتیان هەیە یاخود حکوومەت هاوکاری و پرۆژانە بێت کە مۆڵەتیان هەیە هیچ هاوکارێکی نەبێت بۆ پرۆژە بێمۆڵەتەکان؟ نەخێر،
حکوومەت هاوکاری هیچ لایەکیانی نەکردووە نە بێ مۆڵەت نە بە مۆڵەتیش ئەمە لە ڕووی هاوکاریەکە چۆنە ینی ڕاستە لە ئێستا لە ڕووی ساختکردنەوەی بەرهەمەکانەوە هیچ جیاوازیەک هەیە نییە لەبەر ئێمە لە هەرێمی نەخێری جیاوازیەک نییە. باشە کاک سیروان کاکمەریوان ئەڵێت کە ئێمە بەرهەمی ناوخۆمان بەشی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان ناکات بۆچی بەرهەمی ماسی و سامانی ماسی هەناردەی ناوڕاست و باشووری عێراقیان بڵێ دەرەوەی هەرێمی کوردستان نەکرێت؟ بەڕاستی جۆم لە قسەکانی ئەو نابێ بەڵام ئەوەی کە جەنابتەلی بەرهەمی سامانی ماسی خۆمان لە مانجی تقریبا 9 هەتاوەکو 4 مانگ 5 مانگ بەرهەمی خۆمان زیاتر دەکەوێتە بازارەوە بەڵام مانگەکانی تری ساڵ کە بەرهەمی خۆمان لە سەرەتای داخلکردنی پەنجە ماسیە و بەرهەمەکان هێشتا نەگەیشتوێتە کاتی بە بازارکردن ناسار دەبین کە لە ناوەڕاستی باشووری عێراق و لە ئێرانەوە هاوردە دەکرێت بەڵگەمانیش بووە ئەوە بێگومان بڕێکی زۆر لە بازرگانانی هاوردەکردنی ماسی مانگانە بڕێکی زۆر لە ماسی هاوردە دەکەن لە وڵاتی ئێرانەوە بۆ ئەوەی بازاری هەرێمی کوردستان ئەو کەم و کوڕی هەیەی بتوانێت پڕ بکرێتەوە. کەواتە ئەو هەناردەکردنەی کە باس دەکرێت لەو 4-5 مانگەیە کە بەڕێستان باسیەکەن و دەڵێن بەرهەممان زۆرە. بێگومان ئەو چەند مانگە بەرهەمی خۆمان زۆرە هەناردەی ناوەڕاست و باشوور دەکرێت و هەروەها دەتوانم بڵێم چەند بازرگانێک لە هەندێک لە مەوسمەکانە هەناردەی وڵاتی ئیماراتیشمان کردووە بە فەرمیر مۆڵەتمان پێداوە بڕێ فڕۆکەخانەی هەولێرەوە هەناردەی وڵاتی ئیمارات کراوە بەڵام ئەمە نابێتە بەڵگەیەک بۆی کە بڵێن بەرهەمی سامانی ماسی لە پێداویستی بازار زیاترە و ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت. بەڵێ زۆر باشە کاک سیروان بەیەکەوە بینەری چەند گرافیکێک ترە بین هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەینەوە. لەم گرافیکەماندا کە باس لە ماسی دەکات لە عێراقدا ڕۆژانە 20 بۆ 30,000 تەن ماسی بەرهەم دەهێنێت کە ساڵانە دەکاتە نزیکەی 9,000 تەن. کاک سیروان سەرەتا باسمان لەوەکە کە لە 40 بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان لە بەرهەمی ماسی لە ناوەڕاست و باشووری عێراق و لە وڵاتی ئێرانەوە دەهێنرێتە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە یاخود لە ڕووی خاڵە سنووریەکانەوە تا چەند کۆنتترۆلی ئەو بابەتە کراوە کۆنتترۆلی هاوردەکردنی ماسی کراوە بۆ هەرێمی کوردستان کە بەڕێگی قاچاغ نەهێنرێت. ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤتێرنەری لە سەرجەم دەواازەکانی سەر سنووری وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ئەوەی کە بابەتی ماسیە لە وڵاتی ئێران و هەندێک لە وڵاتی تورکیاوە کەرنتینەی ڤتێرنەریمان هەیە کە هیچ بابەتێک داخلی هەرێمی کوردستان نابێت کە بە شێوەی فەرمی داخل بوو و ڕەزامەندی ئێمەی لەسەر دراوە و نووسراومان بۆ کردووە بەبێ پشکنین و بەبێ وردبوونەوە لە سەرجەم بەراییەکانی ئەو بابەتەی کە هاتووە. بێگومان ئەو کەرنتینانە فاسێکی ڤیزایی یەکەن و ئەگەر پێویست بک و کاتە زیاتریش دەینێرن بۆ مختبەری زیاتر لێکۆڵینەوە لە بوونی هەر نەخۆشیەک یا کێشەیەک لە ماسیەکانە. بەڵێ باشە. کاک مەریوان جگە لە هێنانی ماسی یا بڵێن هاوردەکردنی ماسی لە دەروی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان کە یەکێکە لە گرفتەکان بۆ ئێوە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی خۆتان بەڵام جگە لەوە چ گرفتێکی تر لە بەردەم پرۆژەکانی بەخێوکردنی ماسیدا هەیە کە ڕێگرە لەوەی کە نەتوانن بەرهەمی زیاتر بەرهەم بێنن. وڵایی چنوورخان زۆر ڕێگری هەیە لە بەردەمی خاوەن پرۆژەکانە. یەکێک لەوانە کە هێنانی دەرمانێکی بێکوالێتیە کە دەرمانێکی هیچ کوالێتیەکی تێدا نییە ساڵانە حەوزی ماسی پرۆژەی ماسی لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی یەجگار زۆری لێ دەمرێت بەهۆی نەبوونی دەرمانەوە. هیچ دەرمانێک نییە کە بتوانێت و نەخۆشیە ڕابگرێت لە کاتێکە لە وڵاتەکانی دراوسەیە هەمان نەخۆشی هەیە بەس دەرمانەکانی ئیشەکە لەسەری و کە دەتوانێت ڕای بگرێت. بەس لە هەرێمی کوردستان حەوس هەبووە نەخۆشی هەبووە نەگەیشتوتە حاڵەتی ئەوەی کە ماسیەکەی بمرێ
بەڵام دەرمانی بەکارهێناوە ماسیەکەی یەجگار زۆر لێ مردووە و تووشی زەرەرێکی یەجگار زۆر بووە. ئەوە یەکێکێ لە گرفتەکان. وە گرفتێکی ترە ئەم ساڵ کە ڕوبەڕووی خاوەن پرۆژەکان بووە گرانی نرخی عەلەف بوو کە نرخی عەلەف بەرز بوو بۆ 800 دلار تا 1100 دلار. ئەوەش بەهۆی دانانی باز لەسەر ئەو موادانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەهێنرێتە ناوخۆ بۆ دروستکردنی عەلەفی ماسی یا مریشک یا هەر شتێکێکە. یعنی ئەوەش گرفتێکی زۆر گەورە بوو لە هەرێمی کوردستان کە تووشی خاوەن حەوزەکان بوو. بەڵێ باشە کاک سیروان کاکمەریوان ئاماژە بەوە دەدات کە نرخی عەلەف زۆر بەرز بۆتەوە. ئایا هۆکاری بەرزبوونەوەی نرخی عەلەف تەنها گۆڕانکاریەکانی نرخی دراوە یاخود ئەوە تا کە ئاماژەی پێدا زیادبوون و دانانی باجە لەسەر یان هۆکاری تریشی هەیە؟ سەبارەت بە گرانبوونی عەلەف یاخود ئالی بابەتێکی نێودەوڵەتیە و لە هەموو وڵاتانی جیهان ئالی گران بووە. سەرباری ئەوەش ئێمە وەکو کوردستان یا وڵاتی عێراق گرانبوونی دۆلار ئەویش کاریگەری خۆی هەیە. بەڵام گرانبوونی عەلەف هۆکار نییە بۆ زیادبوونی یاخود نەتوانینی بەخێوکردنی ماسی. لەبەرەوەی لە وڵاتانی دەوروبەرمان بە هەمان شێوەیە ماسیش بەخێو دەکەن و هیچ کێشەیەکیان نییە. لەبەر ئەوە گرانبوونی عەلەف ڕاستە هەیە، بەڵام نەبازی لەسرە نە هیچ بابەتێکی حکوومەتی هەرێم سەبارەت بە هاوردەکردنی ئالیک هیچ جۆرە بارزی بازێکی دانەناوە تەنها بۆ ئەوەی کە بتوانین وەکو هاریکاریەک بۆ پرۆژەکانی بەرەمهێنانی پەنجە ماسی و هەروەها پەلەوەر و سەرجەم سامانی ئاژەڵ. تازە ئەو باجە لابراوە کاک سیروان یاخود هەر لە ماوەی ڕابردووشدا هەر بە هیچ شێوەیە باجی لەسەر نەبووە. نەخێر تازە لابراوە بۆی کە بتوانین هاریکاری ئەو پرۆژانە بکەین کە بەرهەم دەهێنن لە هەموو بوارەکانی سامانی ئاژەڵ و سامانی ماسی. بەڵێ باشە. کاک مەریوان وشکە ساڵی هەڵبەتەوەی کە ماوەی 2 ساڵە لەسەر یەک هەرێمی کوردستان و عێراق دووچاری وشکە ساڵیە بێتەوانێ. وشکە ساڵی تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەرهەمەکانتان و بە شێوەیەکی گشتی لەسەر بەرهەمی ماسی و سامانی ماسی لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ بە دڵنیایی وشکە ساڵی ینی تاسیرێکی زۆر زۆری هەبووە لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان هیچ بەنداوێکی ئەوە گەورەیان ئەوە نییە کە ئاوی ناخۆپڕ بکاتەوە. بۆیە ئەو وشکە ساڵیە توانیوەتێ کە شکست تا ڕادەیەک بە بەرهەمی ناوخۆ بێنێەوە کەمی بکاتەوە. بەڵام ئەو وشکە ساڵیە وە شتێکە لە وڵاتەکانی کەشە ڕوویداوە. بۆیە ینی ئەوە گرفتێکە لەوانەیە ساڵی بێ بەزە و گرفتانەی کە دێنە پێش پرۆژەی ماسی لە وشکە ساڵی گەورەتر بووە. ینی زۆر زەرەرمان زیاتر پێکەوتووە لە هۆکارەکانی کە نەک وشکە ساڵی. بەڵێ کاتە دەتوانین بڵێ وشکە ساڵی هۆکارێکی بچوو بۆ بۆی کە بەرهەمی ماسی لە هەرێمی کوردستاندا کەم بکات. لەگەڵمان بمێنەرەوە دەچینە گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو دواتر گفتوگۆی لەسەر دەکەین. لەم گرافیکەماندا کە باز لە وڵاتە بەرهەمهێنەرە گەورەکانی جیهان دەکات لە ماسیدا وڵاتی چین هەڵبەت بە ملیۆن تەن واتە بڕەکە هێندە زۆرە لە ئاستی بەرهەمهێنانی ماسی لە وڵاتان. وڵاتی چین 58.8 ملیۆن تەن بەرهەم دەهێنێت ساڵانە. وڵاتی هند 9.5 ملیۆن تەن بەرهەم دەهێنێت. ئەندۆنیزیا 6 ملیۆن تەن بەرهەم دەهێنێت. پیرۆ 5.8 ملیۆن تەن بەرهەم دەهێنێت. ئەمریکا 5.3 ملیۆن تەن بەرهەم دەهێنێت. کاک سیروان سەرەتا باسمان لە سامانی ماسی کرد بە شێوەیەکی گشتی بە پرۆژەکانیشەوە یا بڵێ پرۆژەکانی بەخێوکردنی ماسی. بەڵام ئەگەر باز لە سامانی سروشتی ماسی بکەین لە دەریاچە و بەنداوەکان و ڕووبارەکاندا ئەمانە یان لە ڕووی سامانی سروشتی ماسی و ئێمە تا چەند دەوڵەمەندین؟ هەروکو ئاماژەم پێکرد ئێمە سێ سەرچاوی گرنگمان هەیە بۆ بەرهەمهێنانی یاخود ڕاوکردنی ماسی خۆمانەیە زیاتر دەتوانین بڵێن ماسی سوورە ماسیە شەبوتە ئەمانە کە بڵێن داواکاریەکی باشی لەسەر لەلایەن هاوڵاتیانەوە. بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کە نەتوانراوە تاوەکو ئێستا وەکو حکوومەتی هەرێم کە بتوانین ساڵانە ژێرخانی سامانی ماسی لە بەنداوەکانە تا ڕادەی پێویست بەرز بکەینەوە. ئەو ماسیانە ساڵ بە ساڵ و لە کەمی دەڕۆن و هەروەها وەکو ئاماژەت پێکرد کەم بارانی یاخود وشکە ساڵیش
کاریگەری هەیە لە دابەزینی ئاستی ئاوەکان و کە ئەویش کاریگەری دەبێت لەسەر بەخێوکردنی ماسی یاخود زۆربوونی ماسی لە بەنداوەکانە. و هەروەکو ئاماژەمانیش پێدا سەرەتا بە بەرهەمی ئەو بەنداوانە لەگەڵ بەرهەمی پرۆژە بێمۆڵەتەکان لە بەرهەمی پرۆژەی بە مۆڵەت زیاترە نزیکەی 4,000 تەن ساڵانە بەرهەم دەهێنرێت. بەڵێ باشە کاک سیروان ساڵانە بۆ ماوەی 3 مانگێ قەدەغەی ڕاوماسی دەکرێت لە ناوەڕاستی مانگی 3 هەتا ناوەڕاستی مانگی 6 ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بتوانێت دەست بە سامانی ماسیەوە بگرێت و پارێزگاری لێ بکرێت. پێگومان ئەو بڕیارێکی زانستیە کە دەدرێت لەبەروی ئەو کاتانی کەوا ئێمە ڕاوماسی قەدەغە دەکەین ڕاوی زاوزەیە یاخود ڕاوی گەرادانانی ماسیە. بۆ زیانیاری بەڕێستان هەر چیلۆیەک گەرای ماسی دەتوانین بڵێن نزیکەی 1 ملیۆن هێلکەی ماسی تێدایە. و ماسی وا هەیە دەتوانین 2 چیلۆ تا 3 چیلۆ هێلکە فرێ دەدات بۆ ئەوی کە بتوانین ئێمە بیان پارێزین ناچارین لەو کاتەیە ڕاوە ماسی قەدەغە بکرێت چونکە لەو کاتەیە ماسی دایکانە زیاتر دێنە سەر ئاوە لە بەنداوەکانی بۆ نمونە دوکان بێت یاخود دەربەندی خان کە ڕاوکردنیان ئاسان دەبێت. بۆیە ئێمە ئەو 3 مانگەمان داناوە بۆ ئەوەی ڕاوە ماسی قەدەغە بکرێت پارێزگاری بکەین لەو دایکانەی کە پەنجەمایە کە هێلکە ماسی و ئەبنە هۆکار بۆ زیادبوونی سامانی ماسی. ئەو 3 مانگەی کە دەستنیشانتان کردو بۆ قەدەغی ڕاوماسی لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا لە یەک کاتا دەست پێ دەکات و لە یەک کاتا کۆتایی دێ یاخود ئەوە تا گۆڕانکاری بەسەردادێ ڕەنگە بەپی کەش و هەواکە بەپی بەرزی پلەی گەرمی ئاوەکە گۆڕانکاری بەسەردابێت. هیچ ڕەچاوی ئەو بابەتانەتان کردووە؟ وەکو بابەتی کە هەرێمی کوردستان بڵێ لە هەمووی بە یەک بڕیار دەرەچێت و لە یەک ڕۆژە قەدەغی ڕاوەماسی دەکرێت و لە یەک ڕۆژشە دەکرێتەوە. بەڵام بابەتی ڕۆژی دەستپێکردنی قەدەغە ماسی بێگومان ئەوە لژنەی تایبەتمان هەیە کە لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای دووهۆک ڕۆژانە لە نزیکبوونی کاتی قەدەغەکردنی ڕاوەماسیە سەردانی بەنداوەکانەکەن و تێبینی پلەی گەرمی و بەرزبوونەوەی و نزمبوونی دەکەن کە بە پێی ئەوە ساڵی وا هەیە 10 ڕۆژ یاخود 15 ڕۆژ زیاد و کەم پێش دەخرێت لە مانجی سێیا و بێگومان لە مانجی شەشە بە هەمان شێوە کە قەدەغەکە هەڵدەگیرێت. بەڵێ باشە دەستان خۆش بێ ماندوو نەبن. کاک سیروان کاک مەریوان ئێوە وەکو خاوەن پرۆژەی ماسی هەڵواسراو ئەگەر باسێک لە پرۆژەکانی بەرهەمهێنانی ماسی بکەین لە هەرێمی کوردستاندا بە چەند جۆر پرۆژە ماسی بەرهەمهێنرێت لە کوردستاندا؟ لە کوردستاندا زیاتر بە 3 جۆر پرۆژە کە یەکیان زیاد باوە دوو شێوەکەی تر کەمترە بە شێوەی حەوزی قۆڕ بە شێوەی حەوزی داخرا و بە شێوەی حەوزی هەڵواسراو. حەوزی هەڵواسراو کە ڕێژەیەکی کەمترە زیاتر لە بەنداوی دوکان و لە بەحری دوکاندا تێدا بەخێو دەکرێت. بەڵێ و حەوزی قوڕش کە شێوە باوەکەیتی لە هەرێمی کوردستاندا لە هەموو شوێنەکان کە بەخێو دەکرێت و حەوزی داخراویش بە ڕێژەیەکی ێزگار کەم هەیە کە ئەویان ناتوانرێت پشتی پێ ببەسترێت. بەڵێ کامیان بەرهەمی زیاترە کاک مەریوان؟ وەکو بەرهەمی زیاتر حەوزی قوڕ بەرهەمی زیاترە حەوزی هەڵواسراویش دەتوانانی لە مەودایەکی کەمە ماسیەکی زۆر بەخێو بکەیت. حەوزی داخراوی شەمان شێوازی حەوزی هەڵواسراوی هەیە بەڵام لە هەرێمی کوردستاندا بەهۆی نەبوونی کارەبایەکی بەردەوام بۆی نەبوونی کۆمەڵە مەعاناتی خاوەن پرۆژە ناتوانێت ئەو پرۆژەیان پشتی پێ ببەسترێت. بەڵێ باشە کاک سیروان کاک مەریوان ئاماژەی بۆدا کە یەکێک لە جۆرەکانی پرۆژەی بەرهەمهێنانی ماسی پرۆژەی داخراوە. ئێمە لە هەرێمی کوردستاندا چەند پرۆژەی داخراومان هەیە ئەگەر هەبێت پەری پێ بدرێ گرنگی زیاتری پێ بدرێ بەرهەمی ماسی زیاتر نابێت کە چواروەرزە بەرهەمی دەبێت بە بەراورد بە پرۆژەکانی تر؟ پرۆژەکانی بەخێوکردنی ماسی لە حەوزی داخرا و شێوەیەکی تازەی بەخێوکردنە و لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا 3 پرۆژەمان هەیە کە بە فەرمی مۆڵەتیان وەرگرتووە و لە بواری کارکردنان. ئەم پرۆژانە بەڕاستی ئەگەر بێت و پەرەی پێ بدرێت بێگومان پەرە پێدانەکەش لەلایەن بڵێن وەبەرهێنەرانەوە دەبێ بکرێت لەبەرەوەی
حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە دروست ناکا بۆ بەرهەمهێنان بەڵام هاوکاریە کات لە بۆ نمونە ئێستا پرۆژەمان هەیە کە پێداویستیەکانی لە وڵاتی ئێران و لە تورکیاوە بۆ دروستکردنی پرۆژەکان دەکرێت لێ خۆشببوونی گومرکیان بۆ ئەەکەین کە تێچوویەکی زۆر کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە بە هەرزانتر بتوانێت پرۆژەکە دروست بکە و پرۆژەی داخراویش دەتوانرێت لە ساڵێکا کەمترین شت دوو جار بەرهەم بهێنێت کە لە پرۆژەکانی ترا تەنها یەک وەزبە بەرهەم دەهێنرێت. باشە گرفتەکانی بەردەم پرۆژەی داخرا و لە هەرێمی کوردستانە چییە؟ ئەنی بۆچی تا ئێستا هەروەک ئاماژەی پێ دەڵێت 3 پرۆژە هەیە بۆ زیاتر نەکراوە کارەبا بێتە هۆکار بۆی بڵێ گرفتەکەی زیاتر بابەتی دروستکردنەکەیەتی کە تێچووەکەی زۆرە هیچ پرۆژەیەک نییە لە هەرێمی کوردستانە نزیکەی 50,000 دلاری تێ بچێ یاخود زیاتریش لەبەر ئەوە زیاتر خەڵکەکە ڕویان لە حوزی خۆڵی و یاخود حوزی هەڵواسرا و کراوە کە تێچووەکەی کەمترە و هەروەها وەکو ئاماژەت پێدا بابەتی کارەباش کێشەیە لەبەر ئەوەی پرۆژەی بەخێوکردنی لە حوزی داخراوە دەبێت کارەبای 24 کاتژمێری هەبێت لەبەر ئەوەی کە ئامێرەکانی کە خاوێنکردنەوەی ئاوەکە و بووە پێدانی ئۆکسسیژین بە پرۆژەکان ئەگەر بەردەوام کارەبای لەسەر نەبێت ئەوە ماسیانە لە ناو دەچن. بەڵێ هیچ پرۆژەیەکتان پێشکەش کراوە ئێستا پرۆپۆزڵێکتان پێشکەش کراوە کە پرۆژێکی گەورە بێ بۆ سامانی ماسی لە هەرێمی کوردستان و چاڕی وەڵامە مۆڵەت وەرگرتنەکە و وەڵامی ئێوە بێت؟ وەک چاوەڕێکردن بەڵام پرۆژەیەک لە پارێزگای دۆک پێشکەش کراوە پرۆژەیەکی حوزی هەڵواسراوە لە زەن نظامی تازە کە حوزەکان 15 متر تیرەی هەر قفەسێکە کە پرۆژەیەکی استراتیژی هەژمار دەکرێت و بەرهەمەکەشی زیاتر لە 2000 تا 3000 تن لە ساڵێکا لە دوای تەواوبوونی سەرجەم بەشەکانی پرۆژەکە دەتوانرێت بەرهەم بهێنرێت ئەوە پرۆژەیەک هەر هەمان کۆمپانیا پرۆژەیەکیکەی تەقدیم کردووە بۆ ئێمە پێشکەش کردووە کە بەرهەمهێنانی پەنجەماسیە پەنجەماسیش هۆکارێکە بۆ پەرسەندن و یاخود گەشەپێدانی سامانی ماسی ئەو پرۆژەیە لەسەر سیستەمی داخرا و دروستی دەکات و ئێمەش بۆ هاریکاری ئەو پرۆژەیە لێخۆشببوونی گومرکیمان بۆی کردووە بۆ ئەوەی کە ئەو پێداویستیانی لە وڵاتی تورکیاوە زیاتر هاوردەی دەکات بۆ پرۆژە هەڵواسراوەکە لێخۆشببوونی گومرکی بۆ کراوە. ئەو دوو پرۆژەی استراتیژین و ئێستاکە ڕەزامەندی سەرەتاییان وەرگرتووە ماوەتاوەی کە پرۆژەکە تەواو ببێت بۆی مۆڵەتی نهایی بدەینێ و بکەوێتە بواری بەرهەمهێنانەوە. بەڵێ زۆر باشە چینە لای چەند گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو دواتر گفتوگۆی لەسەر دەکەین. لەم گرافیکەمەدا کە باس لە بڕی خواردنی ماسی دەکات لە هەفتەیەکدا بۆ مرۆڤ کە کەسانی پێگەیشتوو 2 بۆ 3 ژەم پێویستەکە بخۆن 340 گرام. منداڵی 2 ساڵ 28 گرامی پێویستە، منداڵێک کە تەمەنی 11 ساڵ بێ 113 گرامی پێویستە. بچینە گرافیکی دواتر. کە بەسە سوودەکانی ماسی دەکات کە ئۆمێگا-3 تێدایە، ڤیتامیناتێکی زۆری تێدایە، زیادکردنی بەرگری جەستە، بەهێزکردنی یادگە واتە هزر و یادەوەری باش دەبێت، کەمکردنەوەی جەڵتەی مێشک، ئەی زۆر خواردنی چ مەترسیەکی هەیە ئەو بابەتێکە ڕەنگە پزیشکەکان زانیاری باشتریان لەلا بێت. کاک سیروان هەر بگەڕێمەوە لای بەڕێزت کە باسمان لە تەندروستی ماسی و سوودەکانی ماسی کرد لە بە شێوەیەکی گشتی بۆ تەندروستی مرۆڤ، بەڵام ئەگەر باسێک لەو ماسیانە بکەین کە هەم لە هەرێمی کوردستاندا کە بەرهەم دەهێنرێ هەر ئەو ماسیانەش کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت لە ڕووی تەندروستیەوە تا چەند گونجاون تا چەند باشن کوالیتیەکانیان چۆنە؟ ئەو بەرهەمانی کە لای خۆمان بەرهەم دەهێنرێت بێگومان بەرهەمی تەندروستن و هیچ جۆرە کێشەیەکیان نییە کە دەکەوێتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. وە سەبارەت بە هاوردەکردنی ماسیش ئێمە پەیوەندیەکی بەردەواممان لەگەڵ ڕێکخراوی OIE یاخود بڵێن ڕێکخراوی تەندروستی ڤیتێرنەری جیهانی کە ڕۆژانە
راپۆرت لە وڵاتانەوە وەردەگرێت و بڵاوی دەکاتەوە سەبارەت بە نەخۆشیەکان و یاخود بابەتی نەخۆشی لە سامانی ئاژەڵ و سامانی ماسی لە وڵاتان. بۆ نمونە لە چەند ساڵی ڕابردوودا لە وڵاتی ئێران و لە تەنانەت لە عێراقیش وەزارەتی کشتتوکاڵی هەردوو وڵات ئاشکرایان کردبوو کە نەخۆشیەکەیە کە پێی دەوتێت کۆی هەرپز ڤایرس نەخۆشیەکە زیاتر تایبەتە بە ماسی کارب کە ئەو نەخۆشییان هەبوو ئێمەش بڕیارمان دەرکرد لە وەزارەتی کشتتوکاڵی خۆمانەوە کە هاوردەکردنی ماسی لەو دوو سەرچاوەیەوە قەدەغە بکرێت تاوەکو لە پێشی تقریبن 5-6 مانگ دەبێت هەردوو وەزارەت بڵاویان کردەوە بەڕێی ڕێکخراوی ئۆآیئی کە ئەو نەخۆشیە کۆنتترۆل کراوە نەماوە پاش ئەوە ئێمەش دراسەمان کرد ئەوزار ڕێگەماندا بە هاوردەکردنی لەبەر ئەوە هاوردەکردنی ماسی دەبێت بە پێی مەرج و ڕێنماییەکان بێت و وابێ بتوانین کۆنتترۆلی پرۆژەکانی خۆمان بکەین ئەو نەخۆشیانەی کە لە وڵاتانی دەوروبەر یا لە عێراقا هەیە هەوڵ بدەین نێتە پرۆژەکانی هەرێمی کوردستان. هەتا ئێستا توانراوە کۆنتترۆل بکرێت کاکسیروان ئەو بابەتی نەخۆشیانە ئەگەر بەرهەمێکی ماسی کە ویسترا بێت بهێنرێتە هەرێمی کوردستانەوە بەهۆی نەخۆشیێک و ئێوە ڕەتتان کرد بێتەوە ڕێگەتان لێگر پێکە بێت حاڵەتی لەو جۆرە زۆر بووە؟ حالەتی گەڕاندنەوە زۆر کەمە لەبەرەوەی کە ئەوانەی کە بە ڕێگەی ڕفەرمیەکانە ئەیهێنن بە پێ ڕێنمایەکان هاوردەی دەکەن و لای ئێمەوە ڕەزامەندی بۆ دەکرێت بەڵام زۆر بەداخەوە کە هەندێک سەرچاوە هەیە کە هاوردەی لێوە دەکرێت ماسی ناتەندروست دەهێنن و نمونەشمان لەسەر ئەوە زۆرە بە تایبەتی لە پەنجەماسی بۆ بەخێوکردنی پرۆژەکان چەندین پرۆژەمان هەیە کە ئەم ساڵ وا بزانم 4 تا 5 پرۆژەی سنووری ئیدارەی گەرمیان زەرمەندێکی زۆر بوون لە بابەتی بەخێوکردنی ماسی لەبەربوونی نەخۆشی کە ئێمە ئاگاداریانمان کردبووەوە نابێ بە هیچ شێوەیەک لە پرۆژەکانی بەرهەمێنانی پەنجە ماسی ناوەڕاست و باشووری عێراق بە تایبەتی ئەوەی کە زۆر فۆکسی لەسرە بە پارێزگای حلەیە کە ئەوانەی نەخۆشییان هەیە بەڵام بەداخەوە خاوەن پرۆژەکان هەردێکیان هەیە جۆ نادەنێ ڕێنمایەکانی ئێمە و لە کۆتاییدا هەروانی زەرمەندی ڕئیسی دەبن کە چەندین پرۆژە مایەپوز بوونە بەهۆی هێنانی ئەو جۆرە ماسیە لە سەرچاوی ناتەندروستەوە. باشە کاک مەریوان سەبارەت بە کوالەتی ئەو دەرمانانە کە دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە هەڵبەن پێشتر ئاماژت پێدا کە کوالیتەکەی زۆر خراپە ڕەنگە کاتێککە ئێوە بەکاری دەهێنن تەندروستی ماسیەکە خراپتر کاوەک لەوەی کە باشی بکات. جێگرەوەی ئەم حاڵەتە چی دەبێت یاخود لە حاڵەتێکی یاوایە کە بزانن ئێوە ئەو بەرهەمە ئەو دەرمانی کە دەهێنرێتە هەرێمی کوردستان و کوالیتەکەی باش نییە تەندروستی یاخود کاریگەری دەبێت لەسەر ماسیەکان ئێوە چ جێگرەوەیەکتان هەیە؟ وڵی من پێم وانی جێگرەوەیەکە بێت لەبەرەوەی ئەو جێگرەوەی لە دەست حکوومەتی هەرێمی کوردستانەیە کەواتە بە شێوەیەکی ناچاری بەکار دەرمان ئەوان دەتوان کوالێتیەکەی دیاری بکەن بەڵێ و ئەوان دەتوان کوالێتیەکەی دیاری بکەن ئەو دەرمانێک کە کوالێتی خراپە نێڵن بێت هەرێمی کوردستان معنی دەرمانێک بێت هەرێمی کوردستان کە خاوەن پرۆژە بتوانانی ئیسفادەی لێ بکەن نەگەوە یار بە ناچاری بەکاری بێنێت و مەسروفێکی زیاتری لەسەر بوەستێ ینی ئێستا تەمەشا دەکەیت تۆ حەوزی ماسی مەسروفێکی ێزگار زۆری هەیە ینی تێچوویەکی زۆری هەیە بە گازە بە بەچکە ماسیە بە عەلەفە بە دەرمانە بە حرەسە یعنی هەموو ئەوانە مەسروفێکن لەسەر خاوەن پرۆژە دەوەستێ. کاک مەریوان ئێوە خۆتان نەتوانن ڕاستەوخۆ ئەو دەرمانانە یاخود ئەو بەرهەمانە لە دەرەوە بهێنن بۆ هەرێمی کوردستان و بەکاری بێنن یاخود ڕێگە پێدراو نییە؟ نەخێر ڕێگە پێدراو نیە تەنها چەند کەسێک دەتوانن بێنن کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێگەی پێدراوە. دەستخۆش باشە دەچینە لای راپۆرتێک هەر سەبارەت بە سامانی ماسی و بەرهەمی ماسی لە هەرێمی کوردستاندا بابەیەکەوە بینەری بین و دواترە گەڕینەوەلاتە. ئەم پرۆژەی ئێمە لە 2013 دامەزراوە بڵێن ئێمە کە دەستمان کرد بەم پرۆژەیەکی ینی ئیسفادەمان لێ کردوە سوودمەند بووین لێ لە سەرەتاوە بەڵام بەداخەوە ئێستا بە حکمی هەم کەم ئاوی هەم کەم بازاڕیش پرۆژەکەمان پێشتر من 6 حەوزم ئاودان بووە بە معدەلی ماسی تیا بووە 3 جۆر 4 جۆر حەجم ماسی تیا بووە بەڵام ئێستا یەک حەجمم هەیە و یەک حەوزم ئاوەدانە. پێشتر ئێمە من مانگ هەبووە بەس بە کیلۆ فرۆش لێ بای 5 ملیۆن بۆ 10 ملیۆن فرۆشتووە جگەلەوەی بە جوملە چەند تەنێکم ناردووە بۆ هەولێر بۆ سێمانی بۆ شوێنەکانی کە پێویستیان بۆ داوا کرا هەتا لە سێ سایق هەڵەبجا
ئەم ماسی ئێمە چەند شوێنێک بە چەند شوێنێکا بڵاومان کردو کاتی خۆی کە مشتری زۆر بووە راچی ئەم ماسی کە ئێمە دەستمان پێکرد لە 600 دلار دەستی پێ کردووە لە 2013 بەڵام وردە زیادی کرد ڕۆژ بەر لە ئێستا من بۆم هاتووە تەنی بە 18 وەرەقەواتە بە 1800 دلار ینی یەک تەن خۆراک ئەوەندە زیادی کرۆ بە حکومیەوە ماسیەکە گران بووە خۆراکەش گرانە وڵی بەداخەوە حکوومەت هاوکارمان نەبووە نە لە ڕووی خۆراکەوە نە لە ڕووی کڕینەوە نە لە ڕووی سەردانیشەوە کەمتر سەردانیان کردووە ینی بەڕاستی هاوکارمان نەبوون ئەگەر ئەوان هاوکاری ئێمە بوون ئێمە پرۆژەکەمان زیاتر و زیاتر ئەگەر گەورەتر دەکرد هەندێک بازرگان هەیە ماسی فرێش دێنن ماسی فرێشکە ئەیخەنێ بازاڕۆ لە ئێرانەوە هێنن بە خاجاغە هێن یا بە هەر شێوازەکەی هێنن ئەوە بۆ ئێمە تەسیراتێکی زۆری هەیە لەبەری هەم سعری کەمترا هەمیش ماسی فرێشە ئەیخەنە بازاڕەوە بۆ تەسیری هەیە لەسەر بازاڕی ئێمە بازاڕی ئێمەی پێ خراپ ئەبێ بەڕاستی بەڵێ کاک سیروان ئەوە وتەی یا بڵێ قسەی خاوەن پرۆژەیەکی بەخێوکردنی ماسی بوو بگەڕێمەوە لای بەڕێزت ئەگەر بە شێوەیەکی گشتی و بە کورتی کاتمان زۆر کەم ماوە پێمان بڵێ کە پێویستە چی بکرێت بۆی کە بەرهەمی ماسی و سامانی ماسی لە هەرێمی کوردستاندا زیاد بکرێت و پلانەکانی وەزارەتی کشتوکاڵ چی دەبێت لە داهاتوە بۆی کە پەرە بەم کەرتە بدات پەرەپێدانی سامانی ماسی سەرەتا لەوە دەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بکات بۆ دروستکردنی پرۆژەکان بەڵام بابەتی هاوکاری لە هیچ سێکتەرێکی سێکتەرەکانی کەی چالاکی حکوومەتی هەرێم ئەوە نەماوە کە پێشتر ساڵانە ئالیکماندا بەش دەکرێت یاخود ئامێرەکانی دروستکردنی ئۆکسسیجین هەرچەندە ئێمە هەموو ساڵێک بە وەکو بەڕێوەبەرایەتی سامانی ماسی پلانی خۆمان پێشکەش بۆ وەزارەت و لە کۆتاییدا ئەوانیش بۆ وەزارەتی دارایی و وەزارەتی پلاندانان بەرزی دەکەنەوە بەڵام ڕەزامەندی لەسەر ناکرێت و بتوانین پرۆژەکان هاوکاری بکەین بەڵام دو ڕێنماییم بۆ خاوەن پرۆژەکان و بۆ پارێزگاریکردن لەو سامانە زۆر فۆکس یاخود تاکید لە بابەتی هاوردەکردنی پەنجەماسیەکەینەوە لە سەرچاوەی تەندروست و سەرچاوەی دوور لە نەخۆشی لەبەرەوەی هاتنی ئەو نەخۆشیە ئەگەر بێت و ببێتە نەخۆشیەکی بەردەوام لە وڵاتەکەمانە سامانی ماسی لەناو دەچێت داوایان لێ دەکەین کە لە سەرچاوەی تەندروستەوە و ئەو ڕێنمانەی کە ئێمە دەری دەکەین لە باوەری هاوردەکردن یا دروستکردنی پرۆژەوە پابند بن پێی دەست خۆش کاک سیروان کاک مەریوان وەکو دواوتەی بەڕێزت و لەگەڵ ئەوەشدا داواکاری ئێوە چییە لە راپۆرتەکەشدا خاوەن پرۆژەیەکی تر بە هەمان شێوە باسی لەوکە کەوتی حکومەت هاوکاریمان ناکات ئەگەر باس لەو هاوکاریانە بکەیت کە پێویستە حکومەت هاوکاری ئێوە بکات بە چەند خاڵێک ئاماژەی پێبێ و بە کورتی بێمە سواز دەکەم بەڵێ وەڵی وەکو هاوکاری داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین کە هاوکاری ئەو کەرتە بکە لە هەرێمی کوردستان لە ڕووی بەچکە ماسیەوە لە ڕووی هێنانی کوالیەتی دەرمان و باشی کوالیەتیەکەیەوە و لە ڕووی لادانی باز لەسەر ئەو بەرهەمانەی کە دەبێتەوەی دروستکردنی عەلەب و ینی بە ئیزافەی قسەکانشم داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە هاوکاری ینی ئەو ناوچانە بک کە بەرهەمی ماسییان زۆرە تۆ تەمەشا ناوچەیەکی وەکو تەختەق دەکەی کە لە دوای داقوق بە گەورەترین شوێن دادەنرێت لە ڕووی بەرهەمهێنانی ماسیەوە بەهۆی دروستکردنی چەندین بەندا و چەندین حەوز بەرهەمهێنانی ماسی بووە داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە هاوکاری خاوەن پرۆژەکان و خاوەن حەوزەکان بکە و لە نەلاوچوون بیان پارێزێت. بەڵێ زۆر سپاس کاک مەریوان. سیروان سەعید کە بەڕێزیان بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشتوکاڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. مەریوان وەلی عەبدی کە بەڕێزیان خاوەن پرۆژەی ماسی هەڵواسراو لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە تەختەق و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان کە بەشداری بەرنامەکەیان کرد. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون. کاتێکی خۆش بۆ ئێوە خواتان لەگەڵ.